بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص، اللهم آمين. خۆشەویستانم بینەرانی خۆشەویستی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئەسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە دوایی مانگە مبارەکەکەی ڕەمەزانی 2023 بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. لە بەرنامەکانی شیرینچایە و دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕاستە و خۆ دوایی جەژنی ڕەمەزانی پیرۆز. خۆی گەورە ڕەمەزانی لە هەموو لایەکمان و لە هەموو لایەکتان قبوڵ فەرموو بێت و جەژنی هەموو لایەکتان بە ئازادبوونتان لای خۆی گەورە و ئازادبوونمان لە خزمەت پەروەردگارە خۆی گەورە لێ وەرگرت بین و خۆی گەورە لە مردوەکانمان خۆش بێت و عەفومان کا و هیدایەتمان با و لە هەموو بەڵاو و موسیبەتێ بە دوورمان بگرین ئینشاءالله لە دنیا و لە قیامەتە. خۆی گەورە شیفای نەخۆشەکانتان بە سەربەرزی دنیا و قیامەت بن. ئەو مەجلیسە جوانانەی کە ئێستا بەدیار ئەم بەرنامە شیرینەی شیرینچاوە دانیشتون، یا ڕەبی خوایە دوعاکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لای خوا گیرا بێت، هەر دوعایە لە ناو کرۆکی دڵتانایە وەرگیراوی لای خوا بێت. خۆی گەورە فەرمێت وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. ئەگەر لەسەر ئەم ڕاستە شەقامەی ئیمان و دینداری و عیبادەت و ئیسلامەتی نەترازانایە، ئەوە ئاوی ژیانمان پێشکەشەکردن، ئەوە سەرچاوەی ژیان کە بریتیە لە ئاو، چونکە هیچ شتێک بەبێ ئاو ژیان ناکە. ئەوە بەردەوامیمان بەو هەموو ڕزق و ڕۆزی و بەرەکەتانەی کە خۆی گەورە یاوێتی بە بەندەکانی ئەماندا بە ئێوەش ویسعەتی ڕزقمان پێدان. ئیتر ڕزق خۆ بریتی نییە بەس لە پارە، بریتێ لە لەش ساغی، بریتێ لە هەموو نیعمەتەکانی تری خۆی گەورە کە پێی یاوین و لەسەر و هەموو ڕزقەکانەوە ڕزقی ئیمانە. لە ئەسقەیناهم ماء غەدەقا بۆ لینەفتینەهم فیه. هەموو ئەم ڕزقانی کە خوا یاوێتی پێمان لە لەش ساغی، لە جوانی، لە ڕزق و ڕۆزی، لە بەرەکەت، هەمووی بۆ تاقیکردنەوەیە. ناداتێ هەر تاقیکردنەوەیە بۆ تۆ، ئەداتێ هەر تاقیکردنەوەیە بۆ تۆ. لەبەرەوە ئێمە غەڵەتمان و هەڵەمان زۆر زۆرە لە ژیانی دنیامانە، بە تایبەتی و عەبد و بەندانی کە غەڵەتیان زۆر زۆر و تاوانیان زۆر زۆرە، هەست بە تاوانەکانی خۆیان ناکەن. چونکە کاتێک ئەگەر کەسێ لە لاپەڕیشی گەورەیە، لاپەڕەکە سپی بێت، هیچی تیان نەبێت، یەک خاڵی ڕەشی تیا بێت، ئەو خاڵ ڕەشا بینێ، بەسەگەر هەمووی ڕەش بێت چی ببینێ؟ لەبەرەوە کەسێک کە گوناهی زۆر بێ هەست بە حرەکەتی ئیستیقامەت و جوانیەکانی ئیستیقامەت و دامەزراوی ئیمان ناکات دوای ڕەمەزان. وەک تۆپێک وایە ئازانم، من نمونەی تۆپێکتان بۆ هێنمەوە. خۆزگەسە تۆپەکەمان پێ وایە، تۆپێک کە ئیکێشی بەم زەویا و ئاوە یاری پێکەی، کار و کاردانەوەی هەیە. چەندێک ئەیکێشی بە زەویا ئەوە نەبەرزەبێتەوە. با ئێمە ڕەمەزانەکەمان کار و کاردانەوە نەبێت، یعنی ڕەمەزان ئەو هەموو مزگەوتانە قەرەباڵەخ پڕ لە خەڵک، دوای مانگی ڕەمەزان چۆڵ و هۆڵە بێت، کار و کاردانەوەی لە 30 ڕەمەزانە، لە 29 ڕەمەزانە چۆڵە بێت، کەسی تیان نامێنێ. ئەگەر عیبادەتی ئێمە وەکو تۆپەکە کار و کاردانەوە بێت، سوودێکی ئەو دۆمان پێ ناگەێنێت و لە ڕێی ئیستیقامەتانین. ئەمەڵقەی ئێمە بە درێژی باسی ئەوەکەین چۆن ئیستیقامەت بپارێزین دوای مانگی پیرۆزی ڕەمەزان، چۆن خۆمان لەم ئیستیقامەتە بە دوور نەگرین. ئەمە نیعمەتێکی گەورەی خوایە. باوەکو تۆپێک بین کە بارە و لێژگاییە کە تۆ بەرەو خوار یەکەیتەوە، ئەم تۆپە ئەڕوا مەگەر ڕێگرێ دروست بێ لە بەردەمیا، ڕێگرەکانی بەردەم ئیستیقامەت
گوناهە و تاوانە و دووریە لە عیبادەت. با هەوڵ بین عیبادەتێکی باش ئەنجام بین و ئینشاء الله خۆی گەورە ئیستیقامەت و دامەزراوی بە هەموو لایەکمان ببەخشێت. فەرمونە ئەڵقەی ئەم جارەمان. کە هەڵە و تاوانەکان سەرڕێژ بوون و تروسکاییەک بۆ خێر و چاکە لە مرۆڤێکدا نەمایەوە و بە تەواوی تاوانەکان لاوازی کرد. ئیتر نازانێت زۆنگاوەکانی تێکەوتن بە گوناه و تاوانەکان چه ئازارێکی هەیە، هەست بە ئازارەکانی گوناه ناکات. ئەگەر مستەقیمانە کەوتینە سەر ڕێی ژیان دەرگاکانمان لێکرێتەوە، کارە خێریەکان بۆ هەمووان مەیسەرە بێت، حاڵەتی سەوابی و پاداشتیش دووبارە ئەبێتە جێگەی تاقیکردنەوە و ئەگەری هەڵخلیسکان ئەگەر تەوفیقاتی خوایی و نیەت باشی فریاد ڕەسمان نەبێت. لەبەرەوە نەکەیت ڕاستڕۆشتن و پاکژیانی دیندارانە بەهی خۆت بزانیت و تووشی ڕیا و خۆبەشت زانیت بکە. ئێمە بۆ ئەو خوڵقاوین کە داوای زیاتری ئیستیقامەت و دامەزراوی بکەین. لئین شەکەڕتم لەئەزیدەنەکم. سەختترین تاقیکردنەوەی دنیا دەسەڵات و پارە و جوانی و پاروی چەوری خۆشگوزەرانیە. حەزرەتی عومەری کوڕی خەتابە فەرمێت تاقی کراینەوە بە ناخۆشیەکان و ناڕەحەتیەکان، پشوو درێژ بووین و ئاراممان گرت. تاقیش کراینەوە بە خۆشی و فەرحانی، بەڵام ئارامگر نەبووین. لە کاتێکە حەزرەتی عومەر یەکەمینەکانی بێڕکابرە لە تەواوی مێژووی مرۆڤایەتی نەک ئیسلام، لە عەدالەت و هەژار ژیانیە وەختێ خەلیفەی موسڵمانان بوو. کەچی ئاوا دەڵێت وەختێ دەڵێین یا ڕەبی شکر بۆ تۆ، ئەمە تەنها بەشێکە لە شکری خوا نەک هەمووی. شکر بەدەست بەخشین و چاکە و زۆر شتی ترە. شکر بە زمان دان پیانانە و شکری دڵ نیەت و ساغبوونەوەیە بۆ خوددا. حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت لە هەر شوێنێکە ئاو هەبوو لە ئەسقەیناهم ماء غەدەقا. ئەوە نیعمەتی ماڵ و نیعمەتی ژیان ئەبێت. چکە ئێستا تۆ ئەگەر کۆشکێکی گەورە هەبێت بەس ئاویتیان نەبێت کەس تایە ناژی، شارێکی گەورە بنیاد بنێ سەرچاوەی ئاوی نەبێت کەس ناتوانێت تایە بژی. و فەرمێ لە هەر شوێنێکی شاپارە هەبوو چاوەڕوانی ئەوە بکە، پارەی زۆر و زەبەلا هەبوو چاوەڕوانی ئەوە بکە کە فیتنە و بەڵاو موسیبەت زۆر بێت. فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێت هەمۆشگاریمانەکە فەرمێت ئاگاتان لێبێت گوناه لەگەڵ خۆیان زۆر شتێنێت. ئەو ماڵ و سامانی کە ئینسان کۆیە کاتەوە بەشێکی نیعمەتە، بەشی هەرە زۆری و لە ناو جەرگەی نیعمەتەکەشا بریتیە لەوەی لینەفتینەهم فیه وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا لنفتنهم فيه. ئێمە تاقیتانەکەینەوە. لەبەرەوە فوضەیلی کوڕی عیاض فەرمێت ئەوە تاقیکردنەوەی خوای گەورەیە. کاتێک کە تۆ ئەگەر گوناهێکی بچووکیش بکەیت هەڵەیە بکەیت ئەفەرمێ وەڵڵاهی بەو ئەسپ و ماینەی خۆما هەستی پێیەکەم کە بە گوێم ناکات، هەستەکەم کە سەرپێچیەکەم کردو، بە مناڵەکە تاکە بە گوێت ناکات، بە خێزانەکە تاکە شەڕ و ئاژاوت بۆنێتەوە، بە مێردەکە تا هەستی پێەکەی کە سەرپێچیەکەت کردووە. لەبەرەوە کاتێکە ئێمە کەوینە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆرێ لە نیعمەتەکانمان هەیە. یەکێک لە نیعمەتە گەورەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانەوەیە کە شەیطانەکانە بەسرێنەوە و شەیطانەکان دەسەڵاتیان بەسەر ئێمە نامێنێت بۆ ئەوەی ئێمە خوای گەورە وەزعێکە هێنێتە ئەخولقێنێت تا ئێمە ئیستیعداد و ئامادەییمان هەبێ ڕزگارمان بێ لە دەست و بەند و کۆتەکانی شەیطان ڕزگار ببین، دەرباز ببین. وەختێ شەیطانەکان هەر لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانەوە بە قووەت و هێزێکی گەورەوە ئەگەڕێنەوە ناو خەڵک، خوای گەورە ئەیان گەڕێتەوە ناو خەڵک. ئەمە خۆی بۆ خۆی فیتنەکەیە، تاقیکردنەوەکەیە. ئەوەی ڕەمەزانی زۆر بە باشی گرت بێ، بڕیارێکی باشی یابێت لەو کاتێک کە شەیطانەکان ئەگەڕێتەوە
ئەبێ شەیتان سەرسام کەی بەوەی کە نەتوانێت لەو کۆڵانی تۆ عیبادەتی تیاکەی لەو گەڕەکەی تۆی تاییت لەو مزگەوتەی تۆ عیبادەتی تیا کردووە جم و جوڵ بکات نەتوانێت هاتی چۆ بکە ئەگەر لە ڕەمەزانە بۆ ڕەمەزان گەڕابیت واتە ئیش و کارەکانت بۆ ئەوە بۆ بێت کە خزمەتی ئیمانەکەی خۆتی پێ بکەیت زۆر جارێمە ڕەمەزان ئازانم ینی ئیشمانەبێ بەوەی کە شتی چاولێکەریەکەی بە دوای قەرەباڵغی ئاگەڕی تۆ مزگەوتەکەی خۆت هەیە خۆ لە مزگەوتەکەی تۆ وە نەبێ مزگەوتەکەی تۆ دوانزەی ڕەمەزان بێ و مزگەوتێکی تر 27 ڕەمەزان بێ هەموو مزگەوتەکان هەر 27 ڕەمەزانە کاتێککە تۆ سەردانیەکەی لە هەموویە ئەجر و پاداشتۆکو یەک وایە لەبەرەوە خەریکی جم و جوڵ و ڕاکردن و بە دوای قەرەباڵغیا و بە دوای زوومی کامێرا و ئەمانە مەگەڕێ لە ڕەمەزانە بە دوای ئەوە بگەڕێ خوای گەورە ئەم عیبادەتە لە من قبوڵەکە وەکو من خۆم چونکە خۆت ئەچیتە ناو گۆڕەکەت خەڵک لەگەڵتان نایەتە ناو گۆڕ لەبەرەوە زۆر جار شتەکانمان هەل لە ناو خودی ڕەمەزانە ئەبێ بەشتی زاهیریە بێ بەشتی مادی بەشتی دنیایی بەشتی چاولێکەری بە دوای قەرەباڵغی کەوتن ئەمەیە وامان لێکا کە ئیستیقامەتی دوای مانگی پیرۆزی ڕەمەزانمان سەعیف و لاواز بێیان نەمان بێت یا چێژ لە ڕەمەزان نەبینین ئەنا ڕەمەزان خۆی بۆ خۆی قوتابخانەیەکە بۆ ئەوەی پێ بگەین و تێ بگەین و تەوبەی نەسوحی ڕاست بکەین و بۆ ئەوەیە کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان جارێکتر شەیطان نەتوانێت تەداخل لە ژیانی ئێمە بکاتەوە نەتوانێت گوناهمان پێ بکە ئەوانەی ڕەمەزانیان لێ وەرگیراوە بریتی لە چییە؟ بریتی لەوانەی کە دوای مانگی ڕەمەزان عیبادەتەکانیان هەر بە باشی ئەمێنێتەوە دووری لە گوناهیان هەر زۆر باشیانی هەر دوورن لە گوناه ناچنەوە ناو گوناهی گەورە خۆ هیچ ئەو بەرەکەتەی لە ڕەمەزانە هەیە دەست ناکەوێتەوە جارێکتر دوای ڕەمەزان چکە فەزڵ و گەورەی ڕەمەزان شتێکی ترە ئەو عیبادەتانەی کە لە مانگی ڕەمەزانە ئەیکەین مەرج نییە دوای ڕەمەزان ئەوەمان دەستگیر بێ بەس نابێت تەرکی هەمووی بکەین ئەگەر تەرکی هەموویمان کرد بەڕاستی مانای وایە ڕەنگە ڕەمەزانەکەمان لێ قبوڵ نەبوو بێت یەکێک لە نیشانەکانی ئەوەی کە ڕەمەزانە لێ وەرگیراوە ئەوەیە ئەگەر لە ڕەمەزانە ڕۆژی جوزئی قورئانە خوێندووە با دوای ڕەمەزان هیچ نەبێ ڕۆژی ڕوبعی قورئان خوێن ڕوبع جوزئێک هیچ نەبێ لاپەڕەی قورئان خوێندنێ با بمێنێت ذکر و تەسبیحاتێ با بمێنێت هیچ نەبێ لە ڕۆژێکە دوو سێ نوێژ لە مزگەوتا بە جەماعەت بکە و هەروەها خۆت لە گوناهەکان بپارێزە ئەگەر ئەمانەت ئەنجامدا ئەگەر بە جوزئیش بێ بە کەمیش بێت و دڵت لای عیبادەت و دینداریەکەت بێ ئەوە دڵنیا بە ئینشاء الله خوای گەورە ڕەمەزانی لێ قبوڵ کردووی بەڵام ئەگەر ئەمانە نەبوو لە کتوپڕێکاڵی لە سەربانێکە بیتە خوارەوە لە ڕەمەزانە ئەم مزگەوتە پڕپڕە لە خەڵک دوای ڕەمەزان یەک سەف جەماعەتی تیامێنێت مانای چی ئەمە خۆ باشە هەر پێش ئەگەر ڕەمەزان تۆ لەزەت لە عیبادەت بینی بێت نابێت دوای ڕەمەزان تەرکی بکەیت کە تەرکت کرد یعنی تەرکراویت لەبەرەوە خوای گەورە ئیستیقامەتمان پێ بدا لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام بین هێز و قووەت لە خوای گەورە وەربگرین پشت بەخوا ببەستین ئیخلاسمان زۆر بکەین چونکە ئەگەر ئیخلاسمان نەبێ ئیخلاس دەرمانی عیبادەتەکانە پاڵپێوە نەری چاکەکانە بۆ لای خوا ئەگەر ئیخلاس نەبێت وەڵڵاهی ئازیزان هەر چی کردەوە هەیە بە با ئەڕوات هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین خوای گەورە ئیخلاس و دامەزراوی و ئیستیقامەت و ڕێک ڕۆشتنمان پێ بدا هەتا ئەو ڕۆژی ئەگەڕێنەوە خزمەتی پەروەردگار اللهم ئامین یا مجیب السائلین کاک شێخ بۆچی لە دوای مانگی ڕەمەزان خەڵک لە مزگەوتەکان سار دەبێتەوە کەمیە بۆ مزگەوت ئەو عیبادەتی مانگی ڕەمەزانە کرد لە دوای ڕەمەزانە ناکرێت بەڵێ قوربان سوپاسەکەم خۆی لە کاتی ڕەمەزانە عادەتەن هەموو کاتێک کە ڕەمەزانێت خەڵک بەرەو ڕۆژوو بەرەو نوێژ عیبادەت دەچێت بەڵام کە کەوتە دوای ڕەمەزان تۆ خەڵک سار دەبێت ساردنەوەکە ئەوەیەکە بە ڕۆژوو نابێت کە زیاتر بۆ تەراویح شتووە ناشێت زیاتر قەڵەباڵەکە بۆنی تەراویح و بۆنی نوێژ سونەتەکان و بۆنی ئەو هینەیە لەیل القەدر ئەوانەیە خەڵک زیاتر بۆ مزگەوت دەچێت دوای خەڵک سار دەبێت دوێتر جۆرێک لە ژوورەکان بوو ساڵی هەروە بوو ژارێک شتێکی باشە سار دەبێتەوە ناشتێکی باش نیە خۆی قەوێک گەرمتر بێت بەڵام زەمە لە دوای ئەوەیش هەموو نوێژەکانی فەرزەکە لە داوامە چین بۆ مزگەوت نوێژەکە نوێژ بەڵام تر خەڵکێکی ئاوای خەڵکیشی ئاوا وشتێت والله خۆی ئەو مانگە بەعزێکەس هەیە هەر بۆ ڕیایی کە عنی من ڕێز و حورمەتم و هەموو لایەکەیە بەس موسڵمانی ڕاست لە مانگێکە نایکە دوای ئەوە فاشلی پێبێنێ ئەو مانگە بۆی خۆی بە پیاوچاک خۆی بۆ خۆ دەرخستن ئەوەکە ئەوەش کارێکی خراپە یعنی تۆ ئەگەر
عیبادە دەکەی یەک جار بە جدی بیکە و تەواو یعنی لەو مانگە و پێش مانگ بێ هەر یەک شتە یعنی خوای گەورە چاوی لەوە نییە تۆ ئەو مانگە پاڕێتەوە بووی ئەو ئیشی بەوە نییە تۆ بۆ خۆتی ئەەکەی بۆ قیامەتی خۆتی ئەەکەی عنی پێویست ناکات ئەو مانگە بیکەیت و دوای ئەوە بەگدانیت و وەکو خۆل لێ بێتەوە ئەوە ڕیاییە ئەو بۆ خۆڵکردنە چاوی هەنێک کەسە بەوی بڵێن کوڕی فڵان نوێژەکە یا بە ڕۆژوو بووە ئەوە بوو ئەوەیە چی بکەین بۆ ئەوەی کە بەڕاستی مسلمانێکی باش بین و ینی مستەقیم بین ئاوا بە بەردەوامی استیقامەتمان هەبێ و دامەزراویمان هەبێ لەسەر عیبادەت وەڵی ئەگەر بتەوێت مسلمانێکی باش بی دووسێشت لە حیاتان مەکە ئەوە زۆر مسلمانێکی باشە بی یەکەم چاو لە ماڵی کەس نەبێ دوو هەم درۆ مەکە سێهەم یعنی کەسێکی باش بووە دڵ دەروونە پاک بێ لەگەڵ کەسە ئەوە ئەبی بە مسلمانێکی باش ئەوە خوای گەورە ئاگای لە دڵەکانە ئیوا هەیە نوێژ ئەکا بەس دڵی پیسە چاوی لە ماڵی خەڵکە لە مزگەوێتە دەرەوە قۆڵی خەڵگە بڕێ ئەوە نابێت ئەبێ هەموو ژیانێ لەگەڵ خوایە بێ عنی دڵە دەروونە ڕوخسارێ هەموو ژیانێ چاو لە ماڵی کەس نەبێ ئاگاداری جیفانی خۆبی نەک خەڵک سێری باخەڵی خۆ بکە نەک خەڵک ئەمە بۆ ئەبی بە ئینسانێکی مسلمانێکی کامل خوای گەورەش پێی خۆشە مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە خەڵک بە تامەزرۆوە ڕۆگاتە مزگەوتەکان و عیبادەت دەکا خۆی تەرخانەکە بۆ ئەو مانگە بەڕاستیەکەی ئەوێ حەقی هەریان زەمانگە بکاتەوانی شتێکی باشەکە دوای سار دەبێتەوە نەوەڵە شتێکی باش ناکە سار دەبێتەوانێ ئیتر ئەوەی خۆی کە ساردی هەر ساردە ئەوەشی گەرم بێ هەر گەرم چی بکەین بۆی گەرم و گوڕ بین دوای ڕەمەزان ئەبێ هیدایەتمان هەبێ و پشت بەخوای گەورە بەستین لە تاعات و عیبادەتەکانمان دوانەکەوین هەر وەک ڕەمەزان چۆنمان کردو ئاوە نوێژی ماڵەوە لەگەڵ نوێژی مزگەوت تا فەرقی زۆرە کاک ئەحمەد بەپێی حەدیث و یاساکانی ئیسلام بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیرینیە فەرمێ اتقوا فراسة المؤمن فإنه ينظر بنور الله وريابا خوتان لا فراسة كرامتي إيمان دار نين چونك بنوري خوا أبينيت خوا نوري كي خويا خات دليو كس خوا بعزشتي بو أشكرا أكات هەندێ لەوەیدا پۆشراوە لە بەرچاوی زۆرینەی خەڵکیە پیشانی ئەوی ئەدات لەبەرەوە نەکەن خراپ مامەڵە لەگەڵ ئیماندار و دۆستەکانی خوایە بکەن ئیتەقوا خۆتان بپارێزن لەبەرەوە شێخ جونیدی بەغدادی کە ئەفەرمێ سەید و تائیفەتەین گەورەی هەردوو تائیفەکەواتە طائفەی دۆستان و ئەولیاکانی خوا و هەروەها طائفەی عولەما و زانا فەقیه و شارەزاکانی ئیسلامە لە هەردوو بوارەکەیە عالم و ڕەبانی و پێگەیشت و تێگەیشتوو بووە شێخ جونیدی بەغدادی ڕەحمەتی خوای لێبێت جاری کەندانیشت بوو کەسێک هاتە خزمەتی کە هات شێخ جونید ئاوا سەرێکی ڕاوەشان و تۆزە بێتاقەت بوو تی سبحان الله تی چیە شێخ فەرمووی وەڵاهی دەموچاو زۆر ڕەش هاتە بەرچاو تارماییەک و تاریکایەکی زۆر لە نێو چاو تا هەبوو لە ڕۆشنایی چاو تا هەبوو یەکەم جار کە ئەم تاریشی و لێڵی و ناو چاو تاریکەی بینی شێخ جونیدی بەغدادی فەرمووی یەکەم جار کە ئاوا تۆم بینی هەستم کرد کە و ئیحساسی ئیمانی ئەم شێخ جونیدە ئاوا بوو کەوا بە گوناهەوە هاتووە دوو هەمجار ڕۆشن بوویەوە و ڕۆشنایی تێکەوە ئەم پیاوە کە هاتووە خزمەتی شێخ جونیدی بەغدادی فەرمووی وەڵڵاهی یا شێخ وەڵڵاهی ڕاستە فەرمووی یەکەم جار بە گوناهێکەوە هاتم نیەتی گوناهێکم هەبوو تاوانێک کە هاتمە خزمەتێ بەس لەگەڵ تۆم بینی شەرم دایگرتم حەیام کرد لەوەی دوای ئێرە بچمە و تاوانە ئەنجام بم تەوبەم کرد لە دڵی خۆمە سبحان الله خوای گەورە ئەم دوو وەجهە لە تاریکیەوە بۆ ڕووناکی شێخ جونید هەستی پێکاتەوەی بینێ
لەبەرەوە خۆشەویستانەوانی کە لەسەر ڕێگەی ئیستیقامەت و دامەزراوین خی گەورە کۆمەڵێ لە نور و لە مەحەبەت و لە شەو کانایاتێک کە بە خەڵکی تری نایات. حەزرەتی عوسمانی کوڕی عەفان کە خەلیفەی سێهەمی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کەوا مەشهورە حەزرەتی عوسمان ختمێکی قورئانی کردووە لەگەڵ ئەو هەموو ئیشەی کە هەی بۆ لە ڕۆژانەیە، لەگەڵ ئەو هەموو ئیش و کارێک کە لە خلافەتی ئیسلامیە هەی بووە، لەگەڵەوەی کە تەمەنیشی پیری هەبوو وەختێکە بێتە خەلیفەی موسڵمانان. ئەفەرمێ ڕۆژێکیان یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە خزمەتی حەزرەتی عوسمان کێتە ژوورەوە بۆ لای حەزرەتی عوسمان کە سەیری ئەکات بێتاقەتە بێ. ئەفەرمێ سوبحان الله، کەسی وا هەیە یێتە ژوورەوە بۆلام بەڵام ئەسەری زینای چاو بە چاویەوە دیارە، واتە ئەنجامدانی نەزەرێکی خراپی کردووە. سەحابەکە فەرمووی ئەوەحی بعد رسول الله صلى الله عليه وسلم، ئایا دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم وحیەت بۆ کەسی تر؟ ئەی حەزرەتی عوسمان فەرمووی نەخێر، ئەوە وحی نییە، ئەوە فیراسەتی مؤمنە، چونکە وەکو فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت بە نوری خوا ئەبینێت. لەبەرەوە حەزرەتی عوسمان ئەوەی بینی کە ئەم کەسە بە گوناهی نەزەرەوە هاتۆتە ژوورەوە، نەزەرێکی کردووە ئینجا هاتۆوە لای حەزرەتی عوسمان، لەبەرەوە هەستی پێ کرد. باشە بۆ ئێمە بە گوناهەکان هەست ناکەین چونکە پڕ بووین. وەختی ئینسان پڕە بێ لە گوناه هەست بە گوناهی خۆی ناکات. وەختی خاڵیە بیتە و تەوبە ئەکەیت هەست بە زۆر شتەکەیت، هەستەکەی ناتوانی مێرولەیە عەزیت بیت، ناتوانی عەزابی کەسێک بیت، ناتوانی دڵی کەسێک بێشێنی، ناتوانی بە گوناهێکەوە کە کردوتە ڕۆژانێکی دوور و درێژت لیتەوە عەزابی پێوە خۆیت. لەبەرەوە ئازانم مانگی ڕەمەزان تەواو بوو، بەس خۆ مانگەکانی تر هەمووی ڕۆژ و مانگ و ساڵی خۆی گەورەیە، هەمووی لە تەمەنی ئێمە کەمەکات. چی بکەین بۆ ئەوەی بەردەوامی و ئیستیقامەت و دامەزراویمان هەبێت و بەردەوام بی لەسەر ئیمان و ئیسلامەتی خۆمان؟ چی بکەین تا عیبادەتمان زیاد بکەین؟ چی بکەین لە خواترسیمان بەهێز بکەین بەوەی کە ئیستیقامەت و دامەزراوی گەرم و گوڕیمان هەبێت لە دینداریە و عیبادەتمان بەردەوام بکەین. ئینشاء الله ئازانم دوای مانگی ڕەمەزان هەوڵ بن نوێژەکانتان لە کاتی خۆیان بکەن. ئەگەر پیاوان بتوانن نوێژیان بە جەماعەت بکەن زۆر باشتر. ئافرەتان لە کاتی خۆیان لە ماڵەوە نوێژەکانتان بکەن، دوای مەخەن، چونکە زۆر جار ئینسان کاتێک کە نوێژێکی دواخە مەرج نییە فریا بکەوە نوێژی بکات. هێ باش ئینسان بە نوێژی قەرزێکەوە بچێتە ناو گۆڕ وەفات بکات، زۆر خەتەرە. لەبەرەوە کە بانگی فەرموو گرنگترین شت بالای ئێمە و یەکەم وەزیفە و ئەرکی ئێمە بریتی بێ لە ئەنجامدانی نوێژەکانمان. چەندێ بۆ تەکرێت لە ڕەمەزان ئەگەر قورئانە خوێندووە هەوڵ بە قورئان خوێندنەکەت، ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێت هەر بەردەوام بە، ئەگەر ڕۆژی دوو لاپەڕێش بخوێنی هەر بەردەوام بە. ذکر و تەسبیحات، سڵاوات، ئەزانم سڵاوات لە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زۆر گەورەیە، تاقی بکەنەوە. بڕواتان هەبێ زۆرێک لە ئەولیا و دۆستەکانی خوا فەرمێ ئەگەر ڕۆژانە 1000 سڵاوات لە پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، ئەوە هیچ ناڕەحەتیەکی دنیا و قیامەت خەمەکانی دنیات هەمووی ڕەوێتەوە، خوای گەورەش لێت خۆشە بێت. ئەم دووشتت بۆم سۆگەرە بێت. خەمی دنیا هیچی نامێنێ، بێتاقەتیەکانە موشکیلەکانە حەلە بێ، دووهەم لە قیامەتیشا ڕزگارتە بێت و خوا لێت خۆشە بێت. کەواتە سڵاواتەکان کانگای گەنجینەی میهرەبانی خوای گەورەیە و هەموو دوعاکانتان ئەگەرتانەوێ گیرا ببێت هەر بەبێ ئەوەی دوعا بکەی، بەس سڵاوات بە هەموو ئەو پێداویستیانی ژیانت، ئەو دوعانەی کە لە دڵتا هەیە قبوڵە بێ وەلەو کان دوعاکانیش نەکەیت. مانگی ڕەمەزان وەکو سەحابە فەرموویەتی ئیبن مەسعودە فەرمێ سەید الشهورە، یعنی گەورەی مانگەکانە. خۆ هەر مانگەکان هەمووی هینی خوایە، 12 مانگەکە هینی خوایە، بەس مانگی ڕەمەزان تایبەتمەندیەکی تایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو سەحابەکان پێش ئەوەی 6 مانگ پێش ئەوە دوعایە دەکرد کە بگەن بە مانگی ڕەمەزان، اللهم بلغنا ڕەمەزان. کە داخل بە ڕەمەزانە بوون، ڕەمەزان پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هانی، چونکی مانگی ڕەمەزان خۆی ئەفضەلیەتێکی گەورەی تایە،
چەند شتێکی گەورە ڕووی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەموو کردارێکی بەنی ئادەم بۆ خۆیەتی وەکو خوای گەورە ئەفەرمێ ئیلا ڕەمەزان نەبێ ڕەمەزان خوای گەورە ئەزانێ پاداشەکەی چۆنە چونکی مانگی ڕەمەزان مانگێکە کە ئەوەڵی ڕەحمەیە و ناوەڕاستی مەغفیرەیە و ئاخرەکەی عتیق من النارە اینجا مانگی ڕەمەزان قورئانی تیا هاتووەتە خوارەوە یعنی گەورەی ڕەمەزان لە مانگی ڕەمەزانە ئەوەیە کە قورئان هاتووەتە خوارەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزانە بۆ هەموو پێغەمبەران هەر لە مانگی ڕەمەزانە بۆ پێغەمبەرانی کە کتابیان بۆچی دوای ڕەمەزان خەڵک سەر دەبێت وەرە عیبادەت چونکی مانگی ڕەمەزان ئەبێ ئێمە ڕەمەزان پەرست نەبین بەڕاستی خوای هەر مانگی ڕەمەزانە و دوای مانگی ڕەمەزان و پێش مانگی ڕەمەزانە لەبەر ئەو ڕۆحیەتەیە کە تەواو ڕۆحیەتی مانگی ڕەمەزان چونکی مانگی ڕەمەزان دەورەیەکە بەڕاستی بۆ ئینسانی مسلمان ئەو دەورەیە ئەگەر نەتوانێت دوای ڕەمەزان بەکاری بێنێ یانی ئیستیفای نەکردووە لەو مانگی ڕەمەزانە چونکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کاتێک ئەزانی کە مانگی ڕەمەزان و لێ قوبوڵ بووە و خوای گەورە لێو ڕازیە کە دوای مانگی ڕەمەزانیش ناڵێن وەکو مانگی ڕەمەزان لە دوای مانگی ڕەمەزانیش ڕۆژوش هەیە و قورئان خوێندنیش هەیە و نوێژەکان فەرزە هەر ئەبێ بکرێ بەس من بەنامە سەیرە ئەوانش ئینشاءالله خوای گەورە هیدایەتیان بە کە هیچ نەبێ ئیسفایەک هەرەکەن لە مانگی ڕەمەزان بەس وەکو پێویست نییە بۆیە وایە یعنی ڕۆحیەتی ئیمان و ئیسلامیان بۆ دەرنەکەوتووە دوای مانگی ڕەمەزان ئەبێ ببێ بە مەدرسەیە بۆمان ئەو مەدرسەیە چونکی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک ئەبێ بە کەفارەت لە مانگی ڕەمەزان بۆ مانگێکی ڕەمەزان ئێمە دوای مانگی ڕەمەزان ئەو شەحنەمان تا بمێنێتەوە ئەو شەحنە ئیمانیمان تا بمێنێتەوە کەفارەتی گوناهەکانمان نە گەورەکان کەفارەتی گوناهەکانە بێ ئەو شاحنش کە تیامانە بێنێتەوە ئەو ئیمانە کە ئیمان زیاد و کەمەکات طبعا ئەو ئیمان زیاد و کەمەیە ئەبێ ئێمە معدل ئیستیقامەمان هەبێ لەسەر تەعبودیەتی خوا نەک یعنی هەر بۆ مانگی ڕەمەزان عیبادەت بکەین دوای مانگی ڕەمەزان مزگەوتەکان چۆڵکەین و خۆ هەر جەماعەت هەیە و پێنج فەرزە هەیە و قورئان خوێندن هەیە و ڕۆژ و سونەتەکان هەیە ئەوانە باوەڕ لەوە ئەکات تەواو ئیستیقامەیان نەبوو بێ یعنی وەکو عرفەن ڕۆژیان گرت بێ ئەگەر وەکو عرفەنیان گرت بێ ئەبێ دوای مانگی ڕەمەزانیش ڕێک و پێڵمە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بکە بەناوبانگە بە شەیخ مەشایخ الموسلیمین زانای هەرە گەورەی مسلمانان یەکێکە لە زانا زۆر گەورەکان و هەروەها یەکێکە لە وەلی و دۆستە گەورەکانی خوا یعنی شتی زۆر سەیری لێبینراوە لە تەمەنێکی کورتی 45 ساڵیە وەفاتەکات بەڵام چ زەخیرەیەکی علمی و زانستی و علومی ئیسلامی بەجێ هێڵاوە بۆ دوای خۆی کە تا ڕۆژی قیامەت سوود لە بەرهەمەکانی ئیمامی نەوەوی کە لەسەر مەزهەبی ئیمامی شافعی و شەرحیات و هەروەها ڕاوەی زۆر قوڵ و زۆر گەورەی لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر مەزهەبی ئیمامی شافعی کردووە و زانایەکی زۆر متەبەحیرە و یەکێکە لەو زانا گەورانەی کە تا ئومەتی ئیسلامی تا سەرزەوی بمێنێ سوود لە علم و زانستەکەی ئیمامی نەوەوی ئەبینرێت لە هەمان کاتیشا یەکێکە لە دۆست و وەلیە گەورەکانی خوا واتە عالمێکی ئۆخرەوی قیامەتی بووە ظاهری و دنیایی و ئەمانە نەبووە دنیاویست نەبووە ڕۆژێکیان لە مەجلیسی قوتابیەکانیە فەقێکانی بە زمانی ئەم سەردەمە بێڵێ کۆمەڵێ تەلەبەی دانیشتوون یەکێک لە تەلەبەکانی وەنەوزەی باتەوە ها خەونوچکە تۆ ئاوا بە حاڵ خەوەی باتەوە کە لە وەختی دەرسوێندرا کە خەوەی باتەوە لەو لە حەزاتی کە خەوی لەیەکەوێت لەو چرکە ساتانەی خەوی لەیەکەوێت لە خەوە بە خزمەتی حەزرەتی ڕەسوڵ الله محەممەد الموستەفا گان صلی الله علیه وسلم حەزرەتی ئەبوبەکر حەزرەتی عومەر کۆمەڵە سەحابەی پێغەمبەر لە خزمەتیان ئابێ لە خەوەکەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ شتی دەربارەی ئیمامی نەوەوی پێ فەرمێ کە گەورەیی و جوانی و مەقامی ئیمامی نەوەویە بێت خەبەریە بێتەوە کە خەبەریە بێتەوە لە حەیبەتی ئەم خەوە جوان و ئەم هەیبەتە گەورەی بینی و حەزرەتی ڕەسوڵ اللهی بینی لە خەوا صلی الله علیه وسلم مەجلیسی ذیکر و عیلما بووە و لە حەیبەتی ئەوەی کە ئەو شتە گەورانەی دەربارەی مامۆساکەی کە ئیمامی نەوەویە پێ فەرموو لە حەیبەتە خۆی بۆ ناگیرێت
هەڵەسێ بە دەم گریانەوە ئەچێتە دەرەوەی مزگەوتەکە ئەچێتە سەر جادەکە ئیمامی نەووی یەکسەر دوایەکەوێت نەوا قسە بکە یەکسەر دەستی قوتابیەکەی خۆیەگرێت ئەفەرمێ ڕەجال لێ یەکەم ئەو خەوەی ئێستا بینیت بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە حەزرەتی ئەبوبەکر و عومەرەوە بەو سەحابانەی کە لە خزمەتیان نابووی و ئاوایان دەربارەی من وت نەیگەڕیتەوە بە هیچ جۆری هەتا من وەفاتەکەم هەتا ئەمرم ئیمامی نەووی عمری کورتە بێ لە 45 ساڵی وەفاتەکە و قوتابیەکەی دوای ئەوە ئەم خەو ناگەڕێتەوە وەلەوکان مەناقیبەکان و شتە گەورەکان دەربارەی ئیمامی نەووی کە پێنسە فەرمێتی ئەوەشی باس نەکردەوە بەڵام ئەوە هەڵئێنژراوەکە شتی زۆر گەورە و جوانی دەربارەی ئیمامی نەووی فەرمووە کە یەکێکە لە دۆست و خۆشەویستەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەم ڕێگەی ئازانم هەروە بە ئاسانی دەست مرۆڤ ناکەوێت ئەم ئیستیقامەتە هەروە بە ئاسانی خوا نایبەخشێت تەوفیقی خوایە یارمەتی خوایە با ئێمە دوای مانگی ڕەمەزان ئێمەوە تا چەند ڕۆژێکی کەم لە مانگی ڕەمەزان تێپەڕیەوە جەژنی ڕەمەزانمان کردووە با هیممەتمان بەرز بێ با گەورە بین با خاچی بین زۆر متەواضع بین تا بەڕاستی وەکو مامۆستا سعیدی نورسیە فەرمێ ئەی سعید سعید بە واتە ئەی سعید گەڵ بە گەڵ خۆت بە گەڵ بزانە خۆت بە خۆڵ بزانە وەختی ئینسان خۆی بە هیچ زانی خواشتی دەسەخات خوا پێبەخشێ چاوەڕوانی ئەو شتەش ناکە ئەو هیچە ناکە چاوەڕوانی ئەوش ناکە کە بەرزی کاتەوە چکە عەبدە خوا لە هەر شوێنەکە دای بنێت ئەو قبوڵیەتی لەبەرەوە ئەمڕی ئیستیقامەت و دامەزراوێ یعنی ئەم ڕێگەی ئیستیقامەت یعنیشی یعنی ئەوەی کە ئەم بەردەوامیەمان لەسەر عیبادەت و دینداری حتا ئەو ڕۆژی ئەمرین هەتا ئەچینە ناو گۆڕەکانمان هەتا تەسلیم بە حیاتی بەرزەخە بین هەتا مەلائیکەکان قۆڵمانەگرن چکە وەختی ئینسان ڕۆحی دەرەجێ قۆڵیەگیرێت دەستیەگیرێت ئەبرێت دوورەخرێتەوە لەم جەستە قوڕینە لەم ئەرزە پڕ لە قوڕ و لیتاوی نەزانی و نەفامیە دوورەخرێتەوە لەم جیهانە بچووکە بۆ ناو جیهانە حرەفراوانەکەی عالەمی ئەڕواح و عالەمی غەیب هەتا ئەو ڕۆژە با ئیستیقامەت و دامەزراییمان هەبێت با لە خواترسیمان هەبێت با بترسین چکە ترس لە خوا جیایە لەو ترسی کە لە خەڵکەتێ زۆر جیاوازە ترس لە خوا شیرینە ئازەنم ترس لە خەڵک زۆر تاڵ و زەبوونە چونکە عەبد نابێ لێی بترسی هەرچی کەسێک بێ هەرچی سوڵتە و دەسەڵات و هێزێکی هەبێت بەسە بێ لە خوا بترسی بەس ئینسان کە لە خوا نەترسا لە هەموو شتێکە ترسێت چەنێ لە خوا ترسیمان زاڵ بێ ئەوەنە لە بەندایەتی خەڵک دوورەکەوینەوە ئەوەندە لە بەندایەتی ئارەزوەکان و شەهەوات و پارە و مەنسەب و دنیا و حەزە دنیایەکان دوورەکەوینەوە هیوادارم ئینشاڵڵا من بۆ خۆم بتوانین ئینشاءڵڵا دوای ڕەمەزان عیبادەتەکانمان ئەگەر زۆر کەمیشی کەین بەڵام زۆر زۆر کەم نەبێ بە شێوەیە کە تام و چێژەکانی مانگی ڕەمەزانی تیان نەمێنێ هەوێنی مانگی ڕەمەزانمان هەڵگرتی بێ بۆ ئەم 11 مانگەی تر تاوەکو بیبەستین تاوەکو بەڕاستی بخەمڵین بۆ ئەوەی تەسلیم بە مانگێکی تری ڕەمەزانمان بکە و باشتر پێ بگەینتیایە ئینشاءڵڵا مەجموعەیەکی ئەڵێ بەس من لە ڕەمەزانە نوێژ و ڕۆژۆکاکەم و ئیتر تاوا دوایەوە وازی لێنێتەوە ینی ئەو بیر و باوەڕی و زەلامە خۆی ئەزانێکە چیەکە و چی ناکە ناوەڵڵا باش ناکەوە جا ئیتاعات و نوێژکردن شتێکی پیرۆزەوە پیاوە دامی خوا بیاتێت بەس ئیتاعات و نوێژ بکە و ڕۆژۆ بگرێ لای خوا یانیەوە شتێکی پیرۆزە بۆ هەموو کەس نەبوو زەلامی ئەرەوەڵا شتێکی چاکە هەیە لە ڕەمەزانە بڵێ خۆی پارێزێ لە گونا خۆی لە تاوانەکانە پارێزێ عیبادەتی زۆرەکە قورئان زۆرە خوێنێ زیکری خوا زۆرەکە بەس دوای ڕەمەزان لە کتوپڕێکە یعنی ئەم شتانی نامێنەیە کەمەکە یان باڵاپۆش دوای ڕەمەزان باڵاپۆشەکەی لا ئەبا ئەمە باشە نایی باش نییەوە ینی تۆ کە ئەمە وەکو سنەت نوێژ و ڕۆژ و سنەتەوە پێ تۆ کە لە ڕەمەزان و نوێژ بکەیت و دوای ڕەمەزان وازی لێ بێن ئەنی وەکو هیچی نەکرد بێ وایە هیچی نەکرد بێ وایە وەزی تاعاتی خوا منەرە ئەو ناڵێم ئەڵێم زۆر زەرورە پیا و نوێژ بکە ڕۆژوو بگرێ ئیتاعاتی خوا بکوانە زەرورەوە خوا ئیتر خوا خۆی زانیە و کاتە محاسبەمانەکە چۆن محاسبەمانەکە یا ناوانکە ئەرە وەڵا لەخوا بەزیابێ مانگی ڕەمەزان ئەشەبیلا مانگێکی خێر و بەرەکەت ئەرە بەخوا هەموو عالەم خۆی داپۆشی بوو نەڕەوت و خۆت نەما بوو
هەمووی بە عەیەب هەمووی بێدەنگ ئەرە وەڵڵاهی خوا بەخێر بێ مانگی ڕەمەزان هەموو ساڵێ بەخێر و بەرەکەت بێ بۆمان. ئەی بۆچی دوای ڕەمەزان خەڵک مزگەوتەکان چۆڵەکە ئەو قەرەباڵغێ نامێنێ؟ هەزانی چۆن ئیوە هەیە مەسەلا ئەوەستی وەڵڵای ئەوە چاک نییە نەوەڵڵا تۆ کە مادام ڕەمەزان بە ڕۆژوە بێ و نوێژەکەی ڕووەکەی لە مزگەوت بەردەوام بە لەگەڵی. ئیستیقامەت و بەردەوامی و دامەزراوی لەسەر ئیمان گەورەترین کەرامەتە خوا بە بەندەیەکی خۆی ڕەوایە بینێت و پێدات. وەختێ بە پاکدڵی و نیەتداری و ڕەبانی بوون دەژیت فەتحی خواییت بۆ کرێتەوە لە ڕێگەیەکەوە کە هیچ حیساباتێکی تۆی تیا نەبووە. لە خزمەت خوایە بە شتی سەیر نەبێت نایبینی. وەختێ عینایەتی خوایی ڕووی لە دڵێ کرد گەرموگوڕی لە عیبادەت و سووتانی دڵ و غەریب بوون لە خەڵکی بۆ دروسە بێت. ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده. ئەگەر کۆمەکی و مەدەدی خوایی نەبێت پێگە و لێزانی و ئیرادە و تواناکانی گەشە سەندنی مرۆیی تەنها ڕوویەکی درۆینەی سەرکەوتن و تەفرەدانی مرۆڤن و هیچی تر. سوودەکانیان زۆر بچووک و لاوەکین. بەڵام ئیمانداری ئەهل الله چاوی لە سوژدەکانی شەوە هەتا پێبگا وەسجد وەقتەریب. ماڵ و لوقمە و کورسی و حەزە دنیاییەکانی تر چێژێکی ئانی و کاتیت پێدەن و بەردەوامیان نییە لە چێژدان بە تۆیە. بەختەوەرت ناکەن و لە خشتەتە بن. بەڵام وەختێ چەند ساتێکی شەو بەبێ سرتە و بەبێ دەنگ و دوور لە چاوی هیچ کەس دەچیتە خزمەتی خوای گەورە بەتەنا. تۆ هەڵدەیت لە خێزان و ماڵ و پێگە و جوانیەکانی دنیا هەتا بە جوانی ئەحەد و ئەبەد بگەیت. ناتەوێ کەس بتبینێ هەتا بەرنەزەری غەیب بکەویت و فەقیری خۆت نیشانی حەق تەعالا بدەیت. یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله. ئەگەر هەستت بەو فەقیریە نەکرد ئەوە هەژارترینی. نازانی چێژی چییە هەتا ئەوەی بزانی تیایدا بتوێیتەوە. ئیتر چۆن هەست بە فەقیری خۆتەکەی. ومن الليل فتهجد به نافلة لك. ڕوت لە حەق تەعالایە بەرووبوومی نافلە ڕووی لە تۆیە. بەڵام ئەبێت تۆ هەبیت بوونێک بە خاکی بوونی خۆت و مەحوبوونت پەیدا بێت. ئەگەر دوای 20 ساڵیش بیری سەجدەیەکی شەوە وەرگیراوەکانە بکەیتەوە چێژەکەی چەند بارە بێتەوە. بەڵام هەیهات چێژی شەهادە و پلە و پار و پارەی حرام جارێکی تر ڕووی دووبارەی نییە و هەرگیز دووبارەش نابێتەوە. ئەم حاڵەمە دهۆشکەرە بۆ ئەوانەی کە خاوەنی دڵن و دڵیان هەیە بەڕاستی. لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد.